خێراتنی هەموو لایەکەکەم ئامادەبوانی بەڕێز ئەندامانی ڕێکخراوی داکۆک چالاکوانانی ئازاد محکومکردنی سەرانی پارتی و ڕسواکردنی خیانەتکارانی سیویەکی ئاب ئەرکی سەرشانی هەموو کوردیەکە سیویەکی ئاب ڕووی ڕەشی ڕاستەقینەی سەرانی پارتی و بنەماڵەی بارزانی پیشانداین ڕوون بۆەوە کە ئەوان دژی کورد و کوردبوونن حەزیان بە هاوپەیمانی دوژمنی سەرسەختی کورد دەکرد ئەو دوژمنەی کە ڕۆژانە خوێنی گەنجەکانمانی بە ناحەق دەڕژ لە ناو عێراقدا دەستیان خستۆتە ناو دەستی حیزبی بەعس و سەدامی گۆڕبەگۆڕ و بە سواری دەبابەکانی ئەوان زۆربەی ناوچەکانی هەرێمیان داگیر کرد ئەوەی سەیرە کۆیلە و ماستاوچەکانیان شانازی بۆ خیانەتەوە دەکەن چونکە خاکفرۆشتن لە ناو ناخیاندایە ئەوە ئێستاش هاوپەیمان لەگەڵ دوژمنانی کورد و کوردانی باکوور پلان دادەڕێژن بۆ شەهیدکردنی کوردە شۆڕژگەڕەکانی باکوور بەداخەوە دوو پەپوولە ئاسا دوو ڕۆژنامەنووسی دەستگای چەتر هێرۆ و گوڵستان بوونە قوربانی ئەم خیانەتە قێزەونەی پارتی هەڵبەتە زۆنی سەوز و سەرانی یەکێتیش بێتاوان نین لەم قەتڵ و ئامەدا چونکە لە ژێر سایی ئەمنی ئەواندا ڕوودەدات بە ڕۆژی ڕووناک درۆنەکانی تورکیا و بۆمبارانی ناوچەکانی هەرێمی کوردستان دەکەن تەنانەت حکومەتی ناوەندی عێراقیش بێ ئەوەی هەڵوێستێک لە دەسەڵاتدارانی هەرێمەوە یا تەنانەت حکومەتی ناوەندی عێراقیش ببینرێت وەک ڕێکخراوی داکۆک و دەستەی بەڕێوەبردن و ئەندامانی سەری ڕێزدا ئەلەوێنین بۆ هەردوو شەهیدی نەمر گوڵستان و هێرۆ ئاواتەخوازین ئەم کەیسەش وەک کەیسی ڕۆژنامەنووسانی لێ نێت چونکە بە ئاشکرا تاوانبار دیارە و هیچ دەسەڵاتێک ناتوانێت سزای بدات ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی هەینی 38 2024 بەریتانیا زۆر سوپاستانەکەم سەرەتا دەستخۆشی لە هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆکەکەم بۆ ڕێخستنی ئەم گردبوونەوەیە 28 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی سیوەکی ئابدا حیزبی پارتی دیموکراتی کوردستان لە پێناو بەرژەوەندی خۆی زۆر بێباکانە ڕێکەوتنی کرد لەگەڵ حیزبی بەعسی پێشووی عێراق کە پێشتر لەلایەن هەمان حیزبەوە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و ئەمفالی کورد ئەنجامدرا بوو و بەهۆی ئەم ڕێکەوتنەی پارتی و بەعسەوە هەرێمی کوردستان دووبارە داگیر کرایەوە و 6,000 ڕۆڵەی کورد کوژرا و بێسەر و شوێن بوون و نابێت ئەوە لە یاد بکرێت کە یەکێتی باوکاری ئێران پێشەویان کردبوو بەرەو هەولێر و دۆک و ئێمە لێرەوە ڕای دەگەێنین کە هەردوو حیزبی دەسەڵات وەک یەک تاوانبار بەرامبەر ئەو داگیرکاریە و ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەموو ساڵێک یادی ئەم ڕۆژە تاریک و خیانەتەی حیزبی پارتی دەکەینەوە تا ببێتەوانەیەکی مێژووی و نەوەکانمان تێبگەێنین کە چۆن دەسەڵاتی کوردی پێشەوی دوژمنانیان کردووە بۆ داگیرکردنی هەرێمی کوردستان و ئێمە دڵنیان کە ڕۆژێک دێت بکەرانی ئەم داگیرکاریە دەکەونە بەر دادگای گەل و بە سزای خۆیان دەگەن زۆر سپاس زۆر بەداخەوە 6 ڕۆژ لەمەوبەر لە ناو خاکی کوردستاندا لەژێر دەسەڵاتی کوردی شکست خواردو و دوو ڕۆژنامەنووس بە ڕۆژی ڕوونا کوژران سەلامەتی گیانی ڕۆژنامەنووس هیچ زامنکردنێکی نییە دەسەڵاتی تورکی فاشست زۆر بە ئاسانی سنوورەکانی عێراق دەبڕێت وەک چالاکوانێک پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی هێرۆ و گوڵستان دەکەم هیوادارم ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی هەڵوێستی خۆیان دژی ئەم کارە تیرۆریستیە ڕابگەێنن و سەروەری و ئازادی بۆ ڕۆژنامەنووسان دابین بکەن درود بۆ گیانی پاکی هەردوو ڕۆژنامەنووس هێرۆ و گوڵستان زۆر سپاس 38 2024 گربوونەتەوە بۆ ئیدانەکردنی خیانەتێکی مێژووی بە ناوی سیویەکی ئابی ساڵی 1996 لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە سەرکردایەتی مەسعود بارزانی ڕوویدا لە ئەنجامی شکستی شەڕی ناخۆوە داوای لە
داوای هاوکاری لە سەدام حوسێن سەرۆکۆماری ڕژەمی بەعسی پێشوو کرد بۆ هاوکاریکردن لێدان لە هێزێکی کوردی ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ داوا بووە هۆی ئەوەی کە سەدان گەنجی کورد ببنە قوربانی و هەزاران گەنجی تر بریندار و کەمەندان بن و زالەوەی ماڵی خەڵکی وێران بوو وەنابێ ئەوەشمان لەبیر بچێت کە یەکێتیش پاس 40 ڕۆژ لەم کارەساتە داوای هاوکاری لە سوپای پازارانی ئێران کرد بۆ هاوکاریکردن لە لێدان لە پارتی دیموکراتی کوردستان ئەم خیانەتە بۆ هۆی ئەوەی کە سەدان گەنجی تر بکوژرێن و ببنە قوربانی و وەدایان زەوی کوشتتوکاڵی وێران بکرێت وەدەم ئەوەی بڵێم لە کۆتای دەمەم ئەوەی بڵم سیویەکی ئاب خیانەتێکی نیشتیمانی نەتەوەیە هیچ پاسایەک نییە هیچ پاسایەک نییە بۆ هیچ پاسایەک نییە بۆ ئەوەی بۆ بنەماڵەی سەر و بەرژەوەندی خاک هیچ پاسایەک نییە بۆ ئەوەی بەرژەوەندی حیزبی و بنەماڵەی سەر و بەرژەوەندی خاک و نەتەوە بێت دووبارە بەخێر بن سەرچاوان ئامادەبووان چالاکەوانان داکۆکی کاران بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین سیوەکی ئاب خیانەتێکی نیشتیمانیە و پەڵەیەکی ڕەشە بە نێو چەوانی سەرکردایەتی پارتی و بنەماڵەی بارزانیەوە هەتا مێژووما بێسڕینەوەی نییە چونکە سیوەکی ئاب خیانەتێکی ئەوەندە گەورەیە کە پارتی خۆی دەستی دوژمنی گرت و هەولێری پایتەختی ڕادەستی دوژمن کرد مێژووی سیاسیەکێتی و پارتی پڕە لە خیانەتی گەورە بەڵام سیوەکی ئابی 1996 بنەماڵەی بارزانی یەکێکە لە خیانەتە هەرە گەورە و نیشتیمانیەکان ئێستاش دوای 28 ساڵ مێژووی بنەماڵەی بارزانی دووبارە دەبێتەوە بەڵام ئەم جارە لەبەری ڕژێمی بەعس هێزی وڵاتی داگیرکەری تورکی هێناوەتە هەرێمی کوردستان و دەسەڵاتێکی ڕەهای هەیە بە جۆرێک هەرکەس لە دژی بێت بە ئاشکرا دەیکوژێت و لە ناوی دەبات تازەترین تاوان بەدەستی تورکیا ئەنجام درا لە 23 لە شاری سلێمانی شەهیدکردنی هەردوو ڕۆژنامەنووسی کورد بوو بە ناوەکانی گوڵستان و هێرۆ بە هاوکاری سیخوڕەکانی پارتی ئەنجام درا بۆیە ئەمڕۆ داوانە پێمان دەڵێت هێشتا خیانەت لە خوێنی هەردوو حیزبی دەسەڵات نەبراوە و هەر جارە و بە بەرگێکی جیاوازدا سەر هەڵدەدات بە شێوەیەک تەنها بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان بۆ لاوازکردنی ڕکابەرەکانیان پەنا بۆ داگیرکەران دەبن و وڵات و نیشتیمان ڕادەستی داگیرکەران دەکەن دووبارە سوپاس بۆ ئامادەبووتان هەموو لایەک بەخێر بن. Hello and respect to everyone and welcome everybody here. Gentlemen and ladies, on the anniversary of the 31st of August 1996 treason, I want to say that the massacre which once portrayed Kurdish officials as fighters and revolutionists has long since fallen away, because the most notable gift that these Kurdish authorities have given to people of Kurdistan during their rule was not freedom or prosperity, but rather wickedness, iniquity, injustice, betrayal, and selling Kurdistan's land to external enemies. And following the Kurdish revolution, the mistreatment and oppression inflicted on the Kurds by their own authorities was unprecedented, far worse than any act committed by external enemies. As we saw Kurdish authorities themselves openly and shamelessly shed the blood of many Kurdish individuals in front of the world, simply just for demanding their rights and freedoms. They also aided foreign forces, including Turkish, Iranians, and Arabs, in entering Kurdistan to destroy, invade, and kill innocent people, as well as eliminate their opponent. And it's evident that Iraqi Kurdistan has become a paradise for criminals and those who commit crimes, while it's become a living hell for brave people and those who are fighting for freedom. Iraqi Kurdistan now resembles a prison and a graveyard for anyone who seeks glory and liberty. It's become a place where anyone who dare to criticize the authorities or expose corruption is silenced or killed. This tragic situation stems from the corruption and mismanagement of Kurdish officials. At the end, I want to say that Kurdish leaders have insulted every Kurdish value throughout their rule, and they proved what they don't care about is
the blood and lives of Kurdish individuals. Therefore, it's time for us to stand up and confront this corrupt regime and force them either to resign from power or bow to the world demands and freedoms of people of Kurdistan. Thanks. We welcome everybody here, and today I'll briefly talk about what happened in August 31, 1996. 28 years ago, the Kurdistan Democratic Party, KDP, invaded Hawler city with the tanks and heavy weapons of was involved in the crimes of Anfal, weapons, and the blood of nearly 200,000 civilians of all people, and murdering, hanging, and displacing thousands of Kurdish Peshmergas and family. That course was people of KDP gave the Kurdish parliament building to Saddam's army, and it was used as headquarters. They have violated human rights and disrupted the stability of Kurdistan. So this and the history of the families who is ruling over Kurdistan tells us that they are willing to and will do everything, literally everything, for their interests, even if it's bringing the army of the Kurdish enemies in our soil for killing or displacing our people. Thank you. Kurdistan bu Iran'a, Kurdistan bu Iran'a, çata çekiyle şana. çata çekiyle şana. Kurdistan bu Iran'a, Kurdistan bu Iran'a, çata çekiyle şana. çata çekiyle şana. Kurdistan bu Iran'a, Kurdistan bu Iran'a, çata çekiyle şana. çata çekiyle şana. Estaş لاوەندنەوەیەک ئەو خیانەتە گەورەی کە پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری حکوومەتی بەعەز هەوەری داگیرێت مەحکوم دەکەین وەکو ڕێکخراوی داکۆب. هەر ئەمڕۆ هاوڕێ و هاوپیشەکانمان یادداشتێکی دادگایی تەسمیل بە سەفارەتی عێراق دەکەن سەبارەت بە دادگاییکردنی سەردەمی و خیانەتە. ڕوعیان شاد بێ گوڵستان و هێرۆ شەهیدانی دەستی تیرۆری تورکیای فاشست. ئێستاش وتارێک لەلایەن بەختیار محەممەد لەسەر خیانەتەکەی سیویەکی ئاب ئەندامی ڕێکخراوی داکۆک با بفەرموێ. هۆپە پولەی سەری بەردەکانی باوەنور ئاخر گوڵێم بۆ حەبیبە کەی شارە زور ئەم دڵە باڵندەیەکە شەوانە دێ پڕ بۆ باڵ و لە دریگاکانتان هەڵاسوێ کەواتە چۆن دەمە ئێوارانەکە دێ نەزانە پێی پیامەنێ پێی پیامەنێ نەزانانە پێی پیامەنێ پێی پیامەنێ ئالێرەدا دەبێم بەخۆڵی سەری ڕێگا ئالێرەدا دەبێم بەخۆڵی سەری ڕێگا ئەبم بە باوەڕ بەڕاشەبا گەر بزانم
كهر خوينم الريجي فريم نادي لبيرشا كانتا أمنيجي قرب زانم تو كهر خوينم دريجي الريجي فريم نادي لبيرشا كانتا أمنيجي شون وانا بم باوانا كام كديل نيام شون وانا بم باوانا كام كديل نيام والري قد بالكي كويشات نيام أوائس داش لمردا كواستويم أوائس داش لمردا كواستويم واتنكي بيكاريكي بهاناويم واتنكي بيكاريكي بهاناويم حزمكير برلا ويكابرو موا حزمكير برلا ويكابرو موا ناس داركام لبيكيكا بدخو موا بلام شبكام دروني تو سير ترى دروني لجوركا زي وترى دروني تو دريا يدي دريا يكي مالايا بكمانم غوري سدان مموزيني لبن دايا بكمانم غوري سدان مموزيني لبن دايا سواس زۆر سواس بۆ متان سەرەتا بە ناوی خۆی گەورە بە خێراتنی گشت شالاکوانان و تاک بە تاکی ئازادی خوازان دەکەم وا دیارە هەمومان لێرە بۆ مەبەستێک کۆبوونەتەوە ئەویش شەرمەزارکردنی ئەو خیانەتە گەورەیە کە لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو بەسەر گەلی کورد داهات داخی من ئەوەیە کە نە دوژمن بوو نە بێگانە بەڵکو کۆمەڵێک کوردی خیانەتکار و خاکفرۆش بەڕێکەوتن لەگەڵ هێزی بێگانە و بۆ لەناوبردنی تاشی کورد و بۆ بەرژەوەندی و مەرامی سیاسی خۆیان ئەوەیان کرد ئەوەی جێگای دڵتەنگی و ڕەشببینیە لە ئێستاشدا هەمان سیناریۆ بە بەرچاوی هەمومانەوە دووبارە دەکەنەوە بە بەکارهێنانی هێزی سوپای تورکیا بۆ ناو خاکی پیرۆزی هەرێمی کوردستان بۆیە پێویستە لە هەموو تاکێکی کورد لە ڕێگە نەدەین کە لەمە زیاتر قاچ ڕاکێشن و چیتر نێڵی خوێنی ڕۆڵەکانی نیشتیمان بە هەدەر بڕوات پێویستە هەمومان کۆمەلگەی نێودەوڵەتیان لێ ئاگادار بکەینەوە بێدەنگ نەبین لە ئاستیان سڵاوێکی شۆڕژگێڕانە بۆ هەموو ئازادی خوازانی کورد تاک بە تاکتان بەخێرات نەکەم بۆ ئەم چالاکیە بەرزان لێرەوە بە پێویستی دەزانم قسە بکەم لەسەر تیرۆریستکردنی ئەو دوو کیژۆڵە کورتە گوڵستان تارا و هێبەهادی دوو ڕۆژنامە نووسی بیوێر و چالاکی خاوەن قەڵەم و کامێرایە بوون کە چرکە بە چرکە ئازار و ئێشەکانی کوردیان نیشاندا و درڕندەی دەوڵەتی داگیرکەری تورکیان دەخستە ڕوو ئەم دوو قەڵەمە هێندە بە وردی جەربەزەییەوە کارەکانیان دەکرد کە تورکی فاشستی هێنا بووە لەرزین دەستگا سوخوڕی و داپڵۆسێنەرەکانیان ئەرکدار کردبوو بۆ کۆمەڵکوژی ئەم دوو کیژۆڵەیە ئەم دوو ڕۆژنامە نووسە هەرگیز ڕاگەاندن و دەنگی ئازاد کە بنابێت گوڵستان و گوڵە هێرۆیەکیان دەسووتێنن سەدان نێرگز و گوڵاڵە سوورە دێنێ بۆیە لێرە بە پێویستی دەزانم کە بە شێوی شاعیر دەفەرمێ کە وەفدێ دەچێتە شوێنێ بۆ سەرگۆڕی سەربازی ون تاجە گوڵینەیەک دێنێ ئەگەر سبەی وەفدێک بێتە وڵاتی من لێم بپرسیوانێ گۆڕی سەربازی ون دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگەیەک لەسەر هەر سەرکۆی مزگەوتێ لەبەر دەرگای هەر ماڵێ هەر کلسەیە هەر ئاشکەوتێ لەسەر گابەری هەشاخێ لەسەر درەختی هەر باخێ لەم وڵاتە لەسەر هەسە زەمینێ لە هەرگەزە ئاسمانێ مەترسە و کەمێک سەرداخە و تاجە گوڵینەکەت دانێ هەموو بسێکی ئەو کوردستان سوور دەبێنی
مسلمان دەبێ خاینان و خۆفرۆشانیشەوە باش بزانن شارە نووسیان لە حەسێن خەیر و بەڵاشتر نابێت شەرەفی تفەنگرتنە گۆڕەکەشیان نابرێت باش بزانن وەبیری دوژمنانی و داگیرکەرانی دێنینەوە لێرەدا پێویستی دەزانم کەم پارچە قەسیری بێکەسی شاعیرتان بۆ بخوێنمەوە ئێوە توانن شعرمان دەربەدارکەن گوڵدانی شعرمان ورد و خاشکن ماڵەکانمان بدەن بە کۆڵی دووکەڵ و دەبا بە کۆڵ بمان گوێزنەوە کێنای زاونێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتوێنەوە ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بووە یەکەمەوانە تەتیشتری ئەوەی یەرگیز ناکریە و ناسرێتەوە زادیە لە ڕوحمانە کوشتنی عەشقی ئەبەدی دار و بەردە لە دڵمانە کۆتایی ئێمەکە کە کۆتایی هەناسەمانە ئەوەی ئایە نابێ بەناوە کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکماونە وەکمانە زۆر سپاس بعدين لصالح بزاف جواب قلت مسبقا او فيديو كيف بس فيديو ناس هاي 100 وفا
بولاجا بولاجا محمدي شيرة بولاجا والله موبايلك هاك بولاجا هاك محمدي الله يسلمك Right.